أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا بني إسرائيل. يارا أو سرتای چەند ئاەتێکە لە قورئانی پیرۆز کە خوای گەورە سوبحانه وتعالى بەو شێوەیە خطاب لەگەڵ بەنی ئیسرائیل دەکا، یاخود فەرمان بە پێغەمبەر دەکا صلی الله عليه وسلم بەو شێوەیە خطاب لەگەڵ بەنی ئیسرائیل بکا و بەو شێوەیە بیاندوێنێ. ئەوەی کە مەبەستمان لێرە ئیسرائیل واتە یعقوب، لەقەبی یعقوب عليه الصلاة والسلام، کەواتە ئەینەوەی یعقوب، ئەینەوەی ئەو بەندە صالحە. مەبەست لێرەدا ئەوەی وەکو زانایان دەفەرموون هاندانیانە، کاتێکەوە حەز دەکەن ئەوانەوەی ئەو پیاوە صالحن ئەو پێغەمبەرەنە، کەواتە دەبی ئەوانیش لەسەر ڕێو شوونی بابە گەورەی خۆیان بڕۆن، وەکو ئەو بەندەیەکی صالح بن، بەندەیەکی جۆڕایەت بن لە بۆ فەرمانەکانی خوای گەورە سوبحانه وتعالى. ئیتر تەشجیعکردن و هاندان ئوسلوبێکە خوای گەورە لە قورئانی پیرۆز بەکاری هێنا و پێغەمبەری صلی الله عليه وسلم بە چەندین شێواز تەشجیع و هاندانی بەکارهێنا لە بۆ ئەسحاب خوایان لێ ڕازی بی. لەوانە عینی بە هەمان شێوە پێغەمبەر صلی الله عليه وسلم لەقەبی لۆ هەندێک لە ئەسحاب دانا، لە بۆ نمونە ئەبوو بەکر خوای لێ ڕازی بی، الصدیق، پێغەمبەر صلی الله عليه وسلم ناوی لێنا الصدیق. و هەروەها خالدی کوڕی وەلید خوای لێ ڕازی بی، سەیف الله المەسلول. و هەروەها حەمزە خوای لێ ڕازی بی، ئەسد الله ورسوله. ئەبوو عوبەیدەی جەراح خوای لێ ڕازی بی، ئەمین هذه الأمة. ئیتر ئەو لەقەبانە ئەو ناولێنانە بەڕاستی هاندانە بۆی بەردەوامی لەسەر ئەو سفەتە چاکە. و هەروەها ئوسلوبی دیکەش پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکارهێنا، لە بۆ نمونە ئیحتیمامدان و گرنگیدان بە ئەسحاب، بە تایبەتی ئەوانەی کەوا لە خزمەتی دابووینە. یەک لەوانە وەکو ڕەبیعە خوای لێ ڕازی بی دەفەرمی کاتێکەوە ئاوی دەستنوێژ و ئەوانەم لە بۆ دەهێنا، فەرمووی سەل یا ڕەبیعە، بپرسە لێم چیت دەوێت داوا بکە. دەفەرمی منیش گوتم یا رەسوڵ الله ئەسئەلوکە مرافقەتەکە فی الجەنە، داوا دەکەم لەگەڵت بم لە بەهەشدا. فەرمووی ئەوە غەیرە ذلك، زیاترت دەوێ، غەیری ئەوەت دەوێ؟ فەرمووی هو ذاک، هەر ئەوەم دەوێ. فەرمووی ئەعیننی على نفسك بكثرة السجود، دەی ئەم دوعا دەکەم، ئەتوش یارمەتیم بدە لەگەڵ ئەو دوعایە بەوەی کەوە ئەتوش مجاهدەی نەفس خۆت بکە و زۆر سوود بە لۆ خوا ببە. کەواتە بەڕاست و ئیحتیمام پێدانە و هاندانە. و هەروەها چەندین ئوسلوبی دیکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بەکارهێنا، لە بۆ نمونە ئەو ئافرەتەی کەوا مزگەوتی خاوێن دەکرد و کاتێکە وەفات دەکات بە پێغەمبەر ناڵێن صلی الله عليه وسلم. دواتر کە پێغەمبەر صلی الله عليه وسلم لێی دەپێچیتەوە دەفەرموون وەفاتی کردێ، دەفەرمی لۆ پێمتان نەگوت، دەی بمبەن لە بۆ سەر قەبرەکەی تاوەکو نوێژی لەسەر بکەم. خۆش سەرنج ڕاکێشانە، هاندان بە ئوسلوبی سەرنج ڕاکێشان. کەواتە بەڕاستی ئەگەر نەڵێن هەموو خەڵکی، زۆربەی خەڵکی پێویستی بە هاندان هەیە، لەوێ پێویستە ئێمەش اقتدا بە قورئانی پیرۆز، اقتدا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئوسلوبی هاندان بەکاربینین.